ئەم کاتتان باشە ئازیزان، وا جارێکی کە لەگەڵتانە شاد بووینەوە. ئەم جارەیان لە تەوەرێک کە زۆر گرنگە. ئێمە گەلێ جار زۆربەی نووسەرانمان یاخو کەمپەنیەکانمان یاخو گروپەکانمان کاتێک کە سکرێپتێکە نووسن، با بڵێن سیناریۆیەک سریکلین پلەیەکە نووسن، کە فیلمێکە نووسن، ئەم فیلمە چی لێ بکەن و چۆن بیخەنە پێشبڕکێی نێو فیستیڤاڵە جیهانیەکانەوە کە تایبەتە بە سکرێپت بۆ ئەوەی کەمپەنیەکان وەری بگرن. ئەمە کێشمە و ململانەیەکی زۆری لەگەڵایە و کۆمەڵێ گرفتی لەگەڵایە و کۆمەڵێ ڕێڕە و پەیڕەوی تایبەتی خۆی هەیە. ئەمە ئەبێ شارەزایەکی باشتە بێ و زۆر وریابیت تا بتوانی سکرێپتەکەت بکەوێتە ناو گروپی فیلم سازانەوە، ناو فیلم سازانی تر جیهانی بێ، خۆیی بێ، ناو کەمپەنیەکان بێ، بەرچاو بێت. دوای ئەوە اینجا کە فیلم بەرهەم هاتوو چۆن فیلمەکە بڵاوکەینەوە. بڵاوکردنەوەی فیلمیش ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کە ڕوبەڕووی فیلم سازانی کوردی ئێمە بۆ تۆ زۆر بەمانە مشکلەیەمانەیە، ئەم گرفتەمانەیە. اینجا بۆ ئەمە ئێمە پێویستمان بەوەیە کەسانی پسپۆرت، کەسانی شارەزا، ئەوانەی کە لەو بوارەیە ئیشیان کردووە و زۆر ئاگایان لێیە و دراسەشیان کردووە، ئەوان ئاگادارمان بکەنەوە، ڕێنوێنیمان بکەن. لەوانە هاوڕێی دێرینم فیلمسازی جیهانی کاکە کەیبەهار کە زۆربەی بەرهەمەکانی لە تەلەڤزۆنەکانی ئەوروپی و جیهانی و بە تایبەت بەریتانی بڵاو بۆتەوە و هەر لەم کاتەشە یەکێ لە فیلمەکانی وا لە هەڵبژاردە و چێبڕچێیە بگاتە فستیڤاڵی جیهانی ئۆسکار. بەو هیوایە بگا و جێی شانازیمانە و سەربەرزمان کات. کاک کەیبەهارجان بەخێر هاتی باندیەمان، خۆشحاڵ بووم وا جارێکشکە لێرە یەکمان گرتەوە. اینجا ئازیزی سەرکەوتجان، سڵاو لە تۆ، لە هەوادارانی فیلمی کورد لە ناو و لە دەروەی کوردستان و سڵاو لە هەموو کوردستان پەروە. چاوەکەمی اینجا ئێمە لە تەباسی تەوەرێکەکەین، تەوەرێکی زۆر گرنگ کە خۆتەزانی زۆربەی فیلم سازانی ئێمە تووشی ئەم کێشەیە ئەبنەوە. یەکەم شت سکرێپت چۆن بەرینە ناو پێشبڕکێکانەوە، دووەمش بڵاوکردنەوەی فیلم. ئەم دوو هەنگاوە من حەزەکەم بەڕێستان زیاتر باسی کەم، چونکە ئێوە ئەزمونتان هەیە و بۆشیت خوێندووە و ئاگات لە بوارەکەشایە. بەڵێ کاکەوەی باریکە گیان سەرەتا زۆر گرینگە لەو خاڵەوە دەست پێ بکەین کە فیلم بەرهەمە، وەکو بەرهەمێکی تر، هەموو بەرهەمێکی تر پێویستی بە بازار هەیە و لە بازاردا دەبێت ساغ بکرێتەوە، ئەجینا ئەو فیلمە دەمرێت. بۆ بەرهەمهێنانی فیلمش 5 هەنگاوی زۆر گرینگمان هەن. ئێمە لێرەدا بایەخمان بۆ یەک لە هەنگاوەکانە، چونکە ئەو باسی ئێمە دەگرێتە خۆی پێشبڕکێی سکرینپلەی یاخو سکرێپت لە پلاتفۆرمەکان و هەروها بڵاوکردنەوەی فیلم، ئەوەی پێدەوترێت دیستریبیوشن. ئەنها ئەو هەنگاوە هەنگاوی یەکەمە لە بەرهەمهێنانی فیلمە، هەنگاوێکی زۆر گرینگە، پێی دەوترێتن پەرەپێدان بە کوردی، لە ئینگلیزیە پێی دەوترێتن دەڤەلەپمەنت. ڕەنگە بتوانین بڵێن ئەوە گرنگترین هەنگاو بێت لە بەرهەمهێنانی فیلمدا، چونکە زۆربەی زۆر بوارەکان لێرەدا ڕوو دەدەن. ئێمە لێرە باسەکە زۆر بەربڵاوە بۆ پەرەپێدان، تەنها باس لە پێشبڕکێی سکرین پلەی دەکەین پلاتفۆرمەکان و بڵاوکردنەوەی فیلم کاتێک کە دەبێتە فیلم. بەڵام بە زانیاریەک سەبارەت بە بڵێن سکرپت نووسانی ئەمریکی بدەین، چونکە باسەکەی ئێمە بەداخەوە دەڵێم
ناتوانین لەسەر ئاستی کوردستان بێ بەڵکو باش دەکەین بۆی سوودمەند بێتن لەسەر ئاستی بەرزترین بازاری جیهانی فیلم بێت کە ئەوش ئەمریکایە. لە ئەمریکا دەستگایەکیان هەیە بە ناوی American Writers Guild. American Writers Guild بۆ دروست کراوە کە سکرپت نووسان کە سکرپتەکەیان دەنووسنەوە لەوێ ناویان لەوێ خۆیان ناونووسەکەن سکرپتەکەیان ناونووسەکەن بۆ ئەوەش ئەو سکرپتە ناونووسەکەن تاکو کەسێک ئەو سکرپتەیان لێ نەدزێت یاخوو بەشێکی ئەو سکرپتە نەدزێت واتە مافی نووسەر ئەپارێزن. لێرەیە بۆ نمونە لە ساڵێکدا 50,000 سکرپت 50,000 دانە سکرپت لە Writers Guild of America تۆمار دەکرێت. ئەمە تەنها لە ئەمریکا. با ئەگەر بچینە دەرەوە لە ئەمریکا بڵێن لە بەریتانیا یاخو لە ئەوروپاش 10,000 سکرپتی تر دەنووسرێنەوە یاخو لە گشتی جیهانە با بڵێن لە ساڵێکە 100,000 سکرپت دەنووسرێنەوە. باشە لەو 100,000 سکرپتەیە کە دەنووسرێنەوە لە ساڵێکدا چەندیان دەکرێن بەفیلم. هەموو ئەمریکا بەو هێزە زلەی خۆی و بە هەموو ستودیۆکانێەوە لە ساڵێکە ئەو پڕی 150 بەرهەم دەکا بە فیلم 150 بەرهەم. لێرەیە زۆربەی زۆری ئەو بەرهەمانە سکرپتەکانیان نووسراوەتەوە لەلایەن سکرپت نووسانی ناودارەوە سکرپت نووسانی دامەزراو واتە پێشتر سەر بە ستودیۆکانن لەبەرەوەی بەرهەمیان زۆر بووە پێشتر بەرهەمیان دروست کردووە بەڵام ئەوەی بۆ ئێمە بایەخی هەبێت ئەی ئەو کەسانەی ئەو سکرپت نووسە نوێیانەی کەوا سەر بە ستودیۆکانی ئەوان بۆ نمونە لە 2020 تەنها 25 فیلم دروستکراون لەوانەی کە سەر بە ستودیۆ نین پێیان دەوترێتن سکرپت نووسی سپێک واتە سکرپت نووسی مەترسیدار. مەبەستمان چییە لە سکرپت نووسی مەترسیدار؟ ئەمە کەسێکە کەوا سەر بە ستودیۆ نییە سەر بە پرۆداکشن کۆمپانیا نیە سەر بە پرۆدیوسەر نییە ڕاستەوخۆ عاشقە بە سکرپت نووسینەوە خۆی پەروەردە کردووە هەڵدەسێ بە دوای ماوەیەکی زۆر دوور و درێژ بابەتێکی نازداری هەیە و دەیکا بە سکرپت کە دەیکا بە سکرپت هیچ دڵنیاییەکی نییە ئەو کە ئایا ئەو سکرپتە دەبێتە فیلم یان نە لەگەڵەوەشدا هەڵدەستێ دەیکا بە سکرپت ئەو سکرپتە پێوترێتن سپێک سکرپت لە ناو جیهانە و زۆر گرینگە سپێک سکرپت چونکە ئەگەر سپێک سکرپت نەکەی ناگەیت بە سکرپت نووسی دامەزرا. بۆچی؟ بۆ ئەوەی سکرپتەکەت با بڵێن سەربەخۆ وەکو سپێک سکرپت نووسیەوە باشە ئێستا سکرپتەکەت نووسیەوە چی لێ دەکەی؟ سکرپت بۆەوە دەنووسرێتەوە کە بکرێت بە فیلم. بۆی بکرێت بە فیلم ئەگەر بە خۆت سکرپت نووسی دەرهێنەرش بیت هەر پێویستت بە بەرهەمهێنەر و پرۆدەکشن کۆمپانیا دەبێت لەسەر ئاستی شارستانی و پێشکەوتووی جیهانی فیلمکاریە نەنووسەر و نەدەرهێنەر ناڕۆن بوجە پەیدا بکەن بۆ فیلم. ئەوە کاری بەرهەمهێنەرە پرۆدیوسەر و کاری پرۆدەکشن کۆمپانیایە. ئۆکەی هەر لە ئەمریکا بە هەزاران پرۆدیوسەر هەن و بە هەزاران پرۆدەکشن کۆمپانیا هەن. سۆ تو ئێستا کارت چییە؟ وەکو سپێک نووسەر وەکو نووسەرێکی سەربەخۆ سکرپتەکەت نووسیوەوە و ئامادەیە. چی خەڵک ئەمریکابی گرنگ نییە چی خەڵک بەریتانیابی یاخو خەڵکی کوردستانی خەڵکی هەر لایەکی سکرپت نووسێکی و دەوێتەوێت سکرپتەکەت بگەێنی بەوان بۆی بکەن بە فیلم. باش کە سکرپتەکەت بۆیان دەنێری بە ئیمەیلێک چونکە هەمویان لەسەر ئینتەرنێتا بە ئاسانی دەدۆزیتەوە کە سکرپتەکەتیان بۆ دەنێری بە ئیمەیلێکە 100% ئەو سکرپتەی تو ناخوێندرێتەوە و یەکسەرش دەکرێتە ناو تەنەگەی زبدەوە. هۆی چییە؟
هۆیەکەی دوو خاڵ یەکێکیان ئەو سکرپتە فیلتەر نەکراوە ئێستا دێمە سەرەوە باسە دووەمیشیان هەر یەک لەو کۆمپانیانە هەزاران سکرپتی بۆ دەچێت ناتوانن دانیشن هەزاران سکرپت بخوێننەوە با نمونەیەک بێنینەوە لە فیلمی زەپلەیەر لە 1992 لە دەرهێنانی ڕۆبرت ئالتمان کە تیم ڕۆبینز ڕۆلی سەرەکی تیا دەبینێت و ڕۆلی پرۆدیوسەرێکی یەکێ لە ستودیۆکانی هۆلیوود دەبینێ چیرۆکی فیلمەکە باس لەوە دەکات نووسەر سکریپتێک دەوێت ئەو پرۆدیوسەرە بکوژێ چونکە سکرپتەکەی ڕەت کردوێتەوە ئەوجا لە دیمەنێکە کە یەکتر دەبینن پرۆدیوسەرەکە بە نووسەرەکە دەڵێ ئێمە لە ساڵێکە 8 تا 12,000 سکرپتمان بۆ دێ ئەمە یەک لە ستودیۆکانی هۆلیوود تەنها یەک 8 تا 12,000 سکرپتمان بۆ دێت ناتوانین جگە لە 8 تا 12 فیلم دروستکەین واتە لە 1001 سکرپت هەڵە بژێنین ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بڵێن پێشبڕکێیەکە زۆر بەتینە لە ناو جیهان و بازاری فیلمکاریە واتە بۆ ئەوەی تو سکرپتەکەت وەکو سەربەخۆیەک بگەینیتە پرۆدەکشن کۆمپانیاکە یاخو بگەێنیتە پرۆدیوسەرێک کە تەنها بە ڕێگای ئەوانەوە ئەتوانی دروستیکەی دەبێت سکرپتەکەت فیلتەر کرێ تاکو لە جێ ئەوەی هەزاران سکرپت کە ئاگاتە دەستیان بە ئیمەلی سەربەخۆ ئەوانی خسەر ئەیخەنە زبلەوە ئەو 15-20 سکرپتە ئەو 100 سکرپتەی کە ئاگاتە دەستیان تایبەت ئەگاتە دەستیان 100% بیخوێننەوە جا ئەو سکرپتە کە تایبەت ئەگاتە دەستیان چێ دەینێرێ بۆیان پێی دەوترێت ئەیجنت نوێنەر ئەیجنت واتە نوێنەر ئەیجنت بە هەزاران هەن لە بەریتانیا لە ئەمریکا ئەوان نوێنەرایەتی سکرپت نووسەکان دەکەن بێگومان ئەیجنتوان هەیە نوێنەرایەتی بەرهەمهێنەر دەکات ئەیجنتوان هەیە نوێنەری سینەماتۆگرافەر دەکات ئەیجنتوان هەیە نوێنەری دەرهێنەر دەکاتن بەڵام ئەوانە ئەو بوارانە بالادێنە لاوە ئێمە مەبەستمان نووسەرە نووسەری سکرپت ئەو ئەیجنت نووسەری سکرپتە گوتمان بە هەزاران هەیە بەڵام لەبەرەوەی لە ساڵێکا 100,000 سکرپت ئەنووسرێتەوە ئەوانش داواکاریان گەلێ زۆر لەسەرە بەڵێ بۆت هەیە سکرپتەکەتیان بۆ بنێری زۆربەی زۆریان دەڵێت ئێمە ئەو سکرپتە وەرناگرین ئەگەر بێت و پشتگیری نەبێ مەبەست چییە لێرە هێلکەکە پێشتر دێ یان مریشکەکە پێشتر دێتن مەبەستی ئەوەیە ئەگەر بەرهەمهێنەرێک یان پرۆدەکشن کۆمپانیایەک پشتگیری ئەو سکرپتە نەکاتن من وەری ناگرم و نوێنەرایەتی ناکەم واتە تو جارێکی تر تووشی جێرە بوویتەوە ئەیجنتەکە نایەوێت سکرپتەکەت بخوێنێتەوە ئۆکەی سۆ لێرەیە چ ڕێگایەکت لە بەردەستە بۆ ئەوەی بتانی ئەم دیوارانە هەمووی بشکێنیت ڕێگای پێشبڕچیە ڕێگای پێشبڕچێ و بەشداریکردن لە پێشبڕچێ کە کراوەیە بۆ هەموو نووسەران بۆچی بۆی بتانی لە ڕێگای پێشبڕچیەوە ئەگەر شانسیەوەت بوو خەڵاتی یەکەم بەدەست بێنیت زۆربەی زۆرجار بەرهەمهێنەران و پرۆدەکشن کۆمپانیاکان و ئەیجنتەکان نوێنەرەکان بایەخت پێدەدەن دەیانەوێت ئەو سکرپتەی تو کە گەیشتە ئەو ئاستەی خەڵاتی یەکەم وەرگێ بە چەند هەنگاوێکا تێپەر دەبێ چەندان کەسی زۆر شارەزا لەو پلاتفۆرمەیە دەیخوێننەوە ئەو سادەگاتە ئەو خەڵاتە واتە ئەوان دەزانن ئەوە فیلتەرێکی زۆر باش کرا گەیشتە ئەو خەڵاتە ئەوسا نوێنەر دێت ڕوود لێ دەکا بەرهەمهێنەر دێ ڕوود لێ دەکا پرۆدەکشن کۆمپانیا دێت ڕوود لێ دەکاتن واتە بەشداریکردن لەو پێشبڕچیانە زۆر گرینگە سێ جۆرە بەشداریمان هەیە بەشداری یەکەم سکرپتەکەت
خەڵات وەردەگرێ پێشتر کراوە بە فلم بۆ نمونە سکردنووسێکی کورد لە کوردستان بەبێ ئەم هەموو سەرێشەی من باسم کرد چوونە فیلمێکیان دروست کردووە فیلمێکیان دروست کردووە فیلمەکەیان نردووە بۆ فێستیڤاڵەکان لە جیهانە فیلمەکە لە یەکێ لە فێستیڤاڵە هەرە بەرزەکان بە باڵاکانی جیهانە خەڵاتی باشترین سکرین پلەی بەدەستهێناوە بۆ نمونە لە سەندانس یان لە کان یان لە ڤێنیس یان لە تۆرۆنتۆ یاخوو خەڵاتێکی زۆر نایابی سینەمای گیانی بردوێتەوە وەکو بافتا یان ئۆسکار بۆ سکرین پلەی ئەوە لەوێ بازارە لەوێ بەرهەمهێنەر پرۆدەکشن کۆمپانیا نوێنەر ئەیجنت ڕوو تێدەکەن داوات لە یەکەن ئایا بەرهەمێکی ترت هەیە بۆی ئێمە بەرهەمەکەی ترت بکەین بە فلیم و نوێنەرایەتیت بکەین ئەمە یەکەمیان دووەمیان لە زۆربەی زۆری وڵاتانی جیهان تەنانەت لە وڵاتە عەرەبیەکانیش و بەتایبەت ئەوروپا و لە ئەمریکاش دەستگا فەرمیەکانی وڵات ئەوانیش پێشبڕکێی تایبەتیان هەیە و هەروەها وەزارەتە ڕۆشنبیریەکانیان پێشبڕکێیان هەیە وەکو بۆ نمونە بریتش فیلم ئەنستیتوتی فیلمی بەریتانی بۆت هەیە بۆ ئەو پێشبڕکێیانە و هەروەها زۆر لە تەلەڤیزیۆنەکانی وڵاتەکانیش پێشبڕکەی تایبەتیان هەیە بۆ سکرپتی سینەمایی چونکە دوایە یانەیە فیلمەکان نیشاندن بۆت هەیە بەشداریان تیا بکەی لەو پێشبڕکێیانش ئەلەوێش بەشدارێکە سەختە زۆر سەختە بۆت هەیە بەڵێ بۆت هەیە بەڵام دڵنیابە بەشداریەکی سەختە وەکو لە بەشداریکردنی سێیەم لە پلاتفۆرمەکان ئەم پلاتفۆرمانە چین ئەم پلاتفۆرمانە لە ئۆنلاینە هەن ئەمانە پلاتفۆرمی خاوەن دەستگایەکە کۆمپانیایەکە کۆمپانیا گەلێ زۆرن بەتایبەت لە ئەمریکا کۆمپانیای پلاتفۆرمی پێشبڕکێی سکرپتیان پێ ئەوترێتن لەوانە شۆر سکرپت ئەپەلوزا سکرین کرافت وی سکرین پلی پیج سکرین پلی گەلێ زۆرن لە گوگڵا لێی بدەی زۆر بە ئاسانی هەمویان دێنە دەرەوە ئەمەیان باشترین شۆن و باشترین ڕێگایە بۆ سکرپتنووسی کورد و سکرپتنووسی هەر وڵاتێکی جیهانی کە بتوانێت خۆی بسەڵمێنێت چونکە ئێمە زانین لە کوردستانە زۆر بەداخەوە تا ئێستا ئاستی فیلمکاری بەرهەمهێنا نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە بە ڕاستی شان بەشان پێشبڕکێ بکەین لەگەڵ فیلمەکانی ترا لە ئۆسکار و لە بافتەیە بەتایبەت لە بەشی سکرین پلەیە ئەو نووسەرە بیباتەوە خۆزگە هیوادارم کەواتە سکرپت نووسانی کورد و سکرپت نووسانی نوێی جیهانی بەریتانیش و ئەمریکیش هەمویان تاکە ڕێگایان کە ئەمێنێتەوە پلاتفۆرمەکانە پلاتفۆرم بە چ شێوەیە کارەکات لە پلاتفۆرمەکانە وەکوتم لە گوگڵا لێیدا پێوترن سکرپت کۆمپتیشن یان سکرپت کۆنتست زۆریان دێنە دەرەوە لەوێ بیخوێنەرەوە بۆ کورتە فیلم هەیە بۆ فیلمی فیچەر سینەمایی درێژ هەیە بۆ فیلمی بەڵگەیی هەیە کورت و درێژ ئەلەوێ پێشبڕکێ هەن کە تۆ بتانی بەشداری تێ بکەیتن بۆ بەشداریکردن زۆر ئاسانە جگە لەوەی بۆ بەشداری نووسەرانی نازمان ئینگلیزی زۆر گرانە هۆی ئەوەی کە زۆر گرانە ئەوەیە کە دەبێت سکرپتەکەت بە زمانی ئینگلیزی بێت بۆی لەو پلاتفۆرما بەشداری بکە هۆیەکەشی ئەگەڕێتەوە سەر ئەوەی ژوورێکان ئەو کەسانەی کە سکرپتەکانە خوێندنەوە زۆربەی زۆریان ئەمریکین یاخوو بەریتانین تەنها زمانی ئینگلیزی ئەزانن ئەوان تەمەڵن وەکو خۆمان نین کە سێ چوار زمان بزانین لەبەر ئەوە ئەمە خاڵی یەکەم کە بۆ نووسەری کورد بەتایبەت سکرپتنووسی کورد کێشەیە دەبێ سکرپتەکەی بکات بە ئینگلیزی ئەوە نەبێ بڵین بربەستێک بێ نەتوانی تێپەڕی دەتوانی کێشەی دووەمەوەیە ئەم پلاتفۆرمانە هەمویان بەپارن واتە تو بۆ بەشداریکردن لە پلاتفۆرمێکە بۆ سکرپتەکەت لە $20 تا $80 دەبێ بدەیت ئەکەوێتە سەر پلاتفۆرم بۆ پلاتفۆرم
پلاتفۆرمە هەرە بەناوبانگەکان ئەوان زۆر نرخیان بەرزترە. هۆیەکەشی کەەوەی زۆر نرخی بەرزترە ئەوەیە سکرپتی زۆر بۆ دەچێت. لە ساڵێکدا پلاتفۆرم لەوانەیە لە 5,000 تاکو 8,000 یاخو 10,000 سکرپتی بۆ بڕوات. لە ناو ئەو پێشبڕکێیە بەشیان کردووە. سکرپتەکان ژانەری جیاوازیان هەیە. ئەو ژانەرەی تۆ چییە؟ ئەگەر هۆرەر فیلمە لە پێشبڕکێکەیە لە بەشی هۆرەر فیلم بەشداریەکاتن. ئەگەر درامایە لە بەشی دراما بەشداریەکە. ئەگەر فانتەزیە لە بەشی فانتەزی، ئەگەر فامیلیە لە بەشی خێزان بەشداریەکاتن، ئەگەر ئەدڤەنچەر و ئاکشنە لە بەشی ئەدڤەنچەر و ئاکشن بەشداریەکاتن. لە دواییە ئەمان ئەو 5,000 ئەو 10,000 پێشەکی دەستگاکە خۆیان کەسانێکی زۆرن کاری تێدا دەکەن، چونکە داهاتەکەیان زۆر بەرزە. هەر کەسێک 50,000 دۆلاریان بداتێ گەلێ زۆرەکاتن. لە یادشت نەچێ یەک پێشبڕکێیان نییە. پێشبڕکەیەکیان هەیە بۆ فیلمی درێژ، پێشبڕکەیان بۆ فیلمی کورت، پێشبڕکەیەکیان هەیە بۆ فیلمی بەڵگەی، پێشبڕکەیەکیان هەیە بۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی. دواتە چەند پێشبڕکەیەکیان هەیە داهاتیان لەوانەیە لە ساڵێکە لە 200,000 تا 500,000 دۆلار بێتن. هەر یەکێ لەو دەستگایانە لە بەرەوە 15 کەس کاری تێدا دەکاتن. ئەوان چی دەکەن؟ ئەوان فیلتەری یەکەم دەدەن لە ئەو هەموو سکرپتێک کە بۆیان هاتووە، ڕەنگە لە ناو هەمویانە بڵێن 500 دانە هەڵبژێرن. لە 5,000 هاتە 500 یان لە 10,000 هاتە 500. ئەوە پێی دەوترێتن فیلتەری یەکەم پێی دەوترێت کوارتەر فاینەلیست، ینی گەیشتە یەک لە چارەکە لە چارەکی گشتی، چارێکی یەکەم. چارێکی یەکەم لە دەست ئەوان دەچێتە دەرەوە خوێنەری دەرەوەی. ئەمانەش پسپۆرن، پسپۆری سکرپتن، کاریان تایبەت ئەوەیە کەوا سکرپت و خوێندنەوە پێیان دەوترێتن سکرپت ریدەرز. ئەوان ئەچێتە بەردەست ئەوان بەلایەن کەمەوە دەبێت دوان لەوان بیخوێنێتەوە سکرپتەکەت. ئەمەش خاڵێکی زۆر گرینگە باسی کەم کەوا دەستگاکە بەخۆی لە 5,000 یان لە 10,000 هێنایە سەر 500 فیلم 500 سکرپت تەنها دەلاپەڕی یەکەمی سکرپتەکە خوێندنەوە، زیاتر لەوە ناخوێننەوە. چونکە لە هۆلیوود و لە بیرروباوەڕی فیلمکاری ئەمریکا و جیهانیە باوەڕیان بەوە هەیە ئەگەر لە دەخولەکی یەکەمە تو بینەرت نەگرت ئەو فیلمە دۆڕاوە. واتە سکرپتەکەی تو لە دەلاپەڕی یەکەمە دادوەری یەکەم لە دەلاپەڕی یەکەمە دەکرێت. ئەگەر لە چارەک گەیشتە چارەک چووە لای خوێنەر، ئەو جا ئەوان تاسی لاپەڕا خوێن، ئەوسا ئەیهێننە سەر 100 دانە. لە 100 دانەکە پێیان دەوترێتن سێمی فاینەلیست، واتە گەیشتە نیوە. ئەو جا لەو 100 دانەیە خوێنەری تر دەخوێنێتەوە، 3 کەس دەیخوێنەوە بەلایەن کەمەوە دوانیان دەبێ هەڵی بژێرێت، ئەوان گشتی سکرپتەکە دەخوێننەوە. ئەگەر ئەوانش هەڵیان بژار دەیەنە خوارەوە پێیان دەوترێتن the finalist، دێتە سەر 10 دانە. واتە لە 10,000 هاتە سەر 10 دانە یاخو لە 5,000 هاتە سەر 10 دانە، واتە یەک دانەیەک هەڵبژار لە 1000 یەک هەڵبژێرە بۆ فاینەلیست. ئەم فاینەلیستانە ئەم دەیە ئەچنە بەردەست بەرهەمهێنەر پرۆدیوسۆری زۆر شارەزا، پرۆدەکشن کۆمپانیای زۆر شارەزا، ئەیجنت نوێنەری زۆر شارەزا، ئەم دەیە ئەخوێننەوە. ئەوان ئامادەیان نییە بڕۆن 500 دانە بخوێنەوە. بۆ نمونە فرانسیس فۆرد کۆپولا دەرهێنەری ئەپۆکالیپس ناو و گۆدفادەر ئەو جووریە لە یەکێ لەو پێشبڕکێیانە، بەڵام ئەو کاتە ئەو دەخوێنێتەوە کە ئەو دەدانەی کۆتاییەکە هەڵبژێردراوە. ئەو کاتە ئەو دەیە ئەچێتە بەردەست چەند کەسێکی زۆر پسپۆر و شارەزا لە فیلمی سینەمایی. ئەوان لەناو ئەوەیە بردراوی یەکەم، دووەم و سێیەم هەڵدەبژێرن. واتە یەک دانەیەک دەیباتەوە، دووەم بردنەوەش هەیە و سێم بردنەوەش هەیە و ئەو دەی کەوا بەیەکەوە هەڵبژێردرا. یەکەم بردنەوەکە 100% نییە، بەڵام لە 90 تا 99 نوێنەر ڕووی تێدەکە،
بەرهەمهێنەر ڕووی تێدەکا پرۆدەکشن کۆمپانیا ڕووی تێدەکەن دەیانەوێت ئەو سکرپتە بگرنە خۆیان کۆنتراکتی لەگەڵا دەکەن مافی تایبەتی خۆی دەناسرێ یەک پولێ وەرناگرێ ئەمە جست کۆنتراکتکردنە لەگەڵ نووسەرە کە تو نوێنەرت هەیە بۆی نوێنەرەکەت لەمڕۆ بەدواوە ئەم سکرپتەی تو دەتوانێت بنێرێت بۆ چی ستودیۆ چی پلاتفۆرمەکانی وەکو ئامازۆن یاخو نێتفلیکس پێیان بفرۆشێ بۆی بکرێتە بەرهەم چونکە بودجەکە لەلایەن ئەوانەوە دێت یاخو بینێرێت بۆ پرۆدەکشن کۆمپانیاکان کۆمپانیای بەرهەمهێنان کە بە سەدان هەن لە بەریتانیا و لە ئەمریکا یاخو دایرێت بەرهەمهێنەرێک یان پرۆدەکشن کۆمپانیایەک ئەوانش دێنە پێشەوە چونکە سکرپتەکە زۆر نازدارە و دەیانەوێت بیکەن بە فلم وەکو نووسەری سکرپت ئەوان کۆنتراکتەکەت لەگەڵا دەکەن و سکرپتەکەت دەست بەسەر گیراوەکەن پێی دەوترێ ئۆپشنێکەکەن بە ئینگلیزی دەست ئەگرنە سەریە لەگەڵ تا ڕێکەکەون بە $1 بۆ ماوەی ئایا ساڵێکە یان 5 ساڵە زۆربەی زۆر جاران بۆ ماوەی 3 ساڵ تا 5 ساڵە ئەوان دەبێتە تاکە مڵکی ئەوان کە بازاری بکەن لە بازارە ساغیکەنەوە تاکو بکرێ بە فیلم ئەو ڕۆژەی ئیتر ئەگەر بێت و بەرهەم کۆمپانیای بەرهەمهێنەر نێتفلیکس ئەمازۆن یاخو ستودیۆیەک یاخو پرۆدەکشن کۆمپانیای بەرز بێنە پێشەوە بۆ ئەوەی بڵێن بەڵێ ئێمام سکرپتاگرینە خۆمانەوە و بودجەی بۆ دابینەکەین و سکرپتێکی زۆر نازدارە و بودجەکەی بۆ داڕژین تۆ وەکو نووسەر پرسنتجت هەیە لە سەتا زۆربەی زۆرجار 2.5 یعنی لە سەتا 2.5 مافی تووە ئەو کاتە بۆ نمونە فیلمەکە بە ملیۆنێک دروست بکرێتن ئەو کاتە مافت $25,000 ئەگەر بێت و فیلمەکە بە 10 ملیۆن دروستکرێت $250,000 مافتە بەڵام نادرێتێ چونکە زۆربەی زۆر جار تەنانەت لەو هەنگاوەشە هەندێک فلم هەرگیز ناکرێتن ناکرێت هەندێک ببوورە هەندێک بەرهەم هەندێک سکرپت هەرگیز ناکرێتە فلم بۆیە چاوەڕێ دەکرێتن تا ئەو ڕۆژەی کە دەگەنە سەر سێت و یەکەم جار هاوار دەکرێتن ئاکشن کە کامیرەکرایە و ئاکشن دەستی پێکرد لەو کاتە یەکسەر ڕاستە و خۆ ئەو ستودیۆیە ئەو پرۆدەکشن کۆمپانیایە مافی گشتی تۆ وەکو نووسەر دەدات ڕەنگە بزانن لە ئەوروپا و لە ئەمریکایە مافی گشتی نووسەر جگە لە ئەو پرسنتجەی کە هەیەی هەروەها دوایی لە فرۆشتنی فیلمش و لە نیشاندانشە مافی تری هەیە بۆی دێت واتە خاڵی یەکەمان باس کرد خاڵی دووەمان باس کرد باچی لەسەر سێ خاڵی سێم پێشەوەی بڕێنەوە ئەمێ پرسیارێ لێ بکەم چونکە ئێمە با بڵین کۆپی ڕایت چاپ پارێز من بە کوردی پێڵم چاپ پارێز ئەگەر نووسەرێک ئێستا لای خۆمان زۆربەمانەڵێکی لەوە ئەترسم بینێرم بۆ جێیەکان ئەڵێ ترسیم بیدزم ئەم قسەیە خۆتە زانیت یعنی وارد نییە بەڵام کە ناردێت بۆ جێگە ڕستنیانە پێشتر چاپ پارێزی بکات کۆپی ڕایتی بکە پێشەوەی بینێرە بۆ پلاتفۆرمانە یاخود دوایی خۆی لەگەڵ ئەوانە ئاکرێت باشە گیان بەڵێ بۆ کوردانی ناوەوەی کوردستان و کوردانی دەرەوەی کوردستان دوو هەنگاوی جیاوازن کوردانی دەرەوەی کوردستان دەتوانن بە دوو شێوە سکرپتەکانیان بپارێزن بێگومان باشترین شوێن ئەگەر لەگەڵ ڕایتەرز گیلدی ئەمریکا ناونووسی بکەیتن بەڵام ئەوش پارەیە ئەگەر لەوێش ناونووسی نەکەی دەتوانی لە هەر وڵاتێکی دەرەوەی کوردستانە ئەژێی لەلایەن پارێزەرێکەوە ناونووسیکەی لێرە لە وڵاتانی بڵێن پێشکەوتووی سینەمایە چەندان دەستگای پارێزەری هەیەن کە تایبەتن تەنها بە پاراستنی مافی فیلمکار و نووسەرکار و فیلمکاری تایبەتمەندن لە بوارەکەی ئەگەر لە ئەو دوانە هیچیانت بۆ هەڵ نەکەوێ دەتوانی سکرپتەکەت کە کۆمپلیت بوو نووسرایەوە
بکەیتە ناو زەرفێکەوە دایخەی لە پۆستە بە پۆستی گەرانتی بینێری بۆ خۆت دوایی لای خۆت بیپارێزیم نەیکەیتەوە ئەو پۆستە نەکەیتەوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان کەسێ سکرپتەکەی تۆ دزی دوایی کە کەوتیتە بازار و بازارکاری سکرپتەکەتەوە کەسێ سکرپتەکەتی دزی ئەو کات دەتوانی بیان دەیتە بەر دادگا و سکرپتە نەکراوەکەت لە ناو زەرفەکەیە پێشکەش بە دادگا دەکەی ئەوان کە دەیکەنەوە و دەیخوێننەوە و هەمان سکرپتە ئەو کات سزایەکی زۆر گەورەی ئەو بەرهەمێنەرە دەدرێت ئەگەر بێت و پرۆدیوسەرێکی زۆر بەناوبانگش بێ یاخو هۆلیوودش بێتن ئەمەنگاوم نەزانی ئەوە زۆر ئەمە بۆ کوردانی دەرەوە بۆ کوردانی ناو کوردستان زۆر بەداخەوە ئێمە تا ئیسا دەستگایەکی وامان نییە و پۆستشمان نییە زۆر گرینگە کە تۆ سکرپتەکەت نووسیەوە زۆر گرینگە بیبیتە لای پارێزەرێک لە کوردستان پارێزەر هەن ڕەنگە شارەزاییان نەبێ بەو ئاستا لە بواری فیلمکاریە بەڵام تووە توانی بیخیتە ناو زەرفێکەوە لای پارێزەرێکە دایخیت و ئەوان بیپارێزن ئەگەر بێت و کەسێک لێتی دزی ئەو کاتە بیدەی بە دادگا و پێویستە بیدەی بە دادگا و دەبێت سزایەکی زۆر گەورەش بدرێتن و هەروەها دەبێت ڕسواش بکرێت چونکە نووسینەوەی سکرپتێک ئەرکێکی زۆر گەورە و گرانە بە تایبەت و وەکو سەربەخۆ کە ئەینووسیتەوە وزەیەکی زۆری خۆت خەرجەکەی کاتێکی زۆر خۆت خەرجەکەی دارایی خۆت زۆر خەرجەکەی و ئەوە تاوانە ئەوە تاوانێکی زۆر گەورەیە لە ئەمریکا بە سکرپت نووسین ئەڵێن کە سکرپتەکە نووسیتەوە پێڵێن مای بیبی واتە بەچکەکەم چونکە ئەوە تاوانە چونکە کەسێک هات بە دزیکردنی سکرپتەکەی تو بەچکەکەتی کوشت بۆیە دەبێ بدرێتە دادگا و ڕیسواش بکرێت چونکە ئەوە کوشتارە کەسێکی کوشتارکەرە ئەمە لە کوردستانە زۆر پێویستە پێڕەوە بکرێتن چونکە خاڵێکی گرنگ و سەرەکیە ئەوە هیوادارم وەڵامی پرسیارەکەی دابێتەوە با بێمە سەر خاڵی سێم بەهۆی ئەوەی بە زمان نووسینی ئینگلیزی و بەهۆی ئەوەی دەبێ پارەیەکی زۆر بدەیت لە پلاتفۆرمەکان لە پێشبڕچەکانە بەشداری بکەیتن سەرێشەیەکی زۆری هەیە چونکە بۆ پارەدانەکە تو دەبێ کرێدت کارتت هەبێ پلاتفۆرمەکان هەمووی لە ئۆنلاینن و هەروەها دەبێ بڕێتە ناو پێشبڕچیەوە شان بەشان 5,000 تا 10,000 نووسەری سکرپتی تر کە ئەمانە زۆربەی زۆریان لە ئەمریکا و لە ئەوروپا بەکالۆرسیان هەیە ماستەریان هەیە دکتۆرایان هەیە لە سەدان وەرکشۆپی زۆر نازدارە بەشداریان کردووە و نەک هەر ئەوەش پێشترش چەندان سکرپتیان نووسیوەتەوە پێش ئەوەی بگەنە ئاستی بردنەوە باشە ئەم کۆسپانە گەورن ئەمە مانای ئەوە نییە سکرپت نووسی کورد ناتوانێت خۆی پێ بگەێنێ من یەکێکم لەو کەسانەی کەوا من لەو هەنگاوم و لە پێشبڕچەکانە بەشداری دەکەم بەڵام لەبەرەوەی من لە بەریتانیا ژێرم و زمانە زانم و کرێدت کارتم هەیە بۆ ناوخۆی کوردستان بەتایبەت بۆ ناوخۆی کوردستان باشترین ڕێگا ئەوەیە سکرپت نووسەکانمان خۆیان پەروەردە بکەن چونکە تاکو ئیمڕۆ ئێمە سکرپت نووسمان نییە بە ئاستێکی زانستی و هەروەها خۆیان پەروەردە بکەن بە تێڕوانینێکی جیهانی نەک ناوچەیی چونکە فیلم بەرهەمێکی ناوچەیی نییە فیلم بەرهەمێکی جیهانیە بۆیە کە تۆ وەکو سکرپت نووس بەرامبەر بە بەرهەمێنەرێک کە دانیشی لە هۆلیوود یاخو لە بەریتانیا کە پێیان دەڵێ سکرپتێکم هەیە پێشەوەی سکرپتەکەت بخوێننەوە یەکەم پرسیار کە لێت دەکەن بینەرەکەت چێە بۆچی؟ چونکە بۆ دروستکردنی ئەو فیلمە لە 5 ملیۆنەوە تا 50 ملیۆن تا 200 ملیۆن دۆلارت پێویستە ئەوان نایەن بێن 5 ملیۆن تا 200 ملیۆن دۆلار بخەنە ناو فیلمێکەوە
ئەگە تۆ نەزانی بینەرەکەت چێە بینەرەکەت مەبەستیان ئەوەیە بینەرە جیهانەکەت چێە مەبەستیان ئەوەیە کە فیلمەکەیان دروست کرد بە 5 ملیۆن ئەگاتە جیهان لە زۆربەی زۆری سینەماکانی جیهانە نیشان دەدرێ پێشەوەی دوای بڕاتە نەتفلیکس یاخۆ بڕاتە ئامازۆن ئەمە شتێکی نوێ لە دیاردەیەکی نوێیە دەیانەوێ پارەکە بێنێتەوە چونکە ئەوان پیشە سازن کاریان دروستکردنی فیلمە فیلم بازرگانیە ئۆکەی واتە دەبێت پێویستە پێڕوانین جیهانی بێ بۆەوەی بتانی سکرپتەکەت بە شێوەیەک بنووسیتەوە چی کەسێکی خەڵکی بەرازیل یان خواری ئەفریقیایی یان خواری سوید یان ئەمریکی یان بەریتانی بتوانێت چێژی لێ ببینێت ئەلەمانەش نمونە گەلێ زۆرن گەلێ زۆرن فیلمکاری مەکسیکیمان هەن بۆ نمونە لەوانە ئەلێخاندرۆ ئینیاریتۆ ئیمڕۆ کە خاوەن چەند ئۆسکارە و زۆر بەناوبانگە لە هۆلیوود کار دەکا ئینیاریتۆ لە مەکسیک پەروەردە بوو پێشەکی فیلمەکەی لە مەکسیک دروست کرد نووسینەوەی سکرپتەکەی لە مەکسیک کرد بەڵام بە چاوێکی جیهانی زۆربەی زۆری فیلمکارەکان و زۆربەی زۆری بەرهەمهێنەران و ناوداران و سکرپت نووسانی هۆلیوود ئیمڕۆ لە خەڵکانی جیهانەوە هاتوونە یەکێ نمونەیەکی ترمان هەیە لەوانە لە ناوچەی خۆمانەوە هاتبێت لە ئێرانەوە ئەزغەر فەرهادی کە توانی خۆی بگەێنێتە ئەو ئاستەی خەڵاتی ئۆسکار وەرگێ ئەوە بوو لە 2018 هەڤێر باردام و پەنەلۆپی کروز داوایان لێ کرد بێت دەرهێنانی فیلمەکەی ئەوان بکاتن بە ناونیشانی هەمویان دەزانن بە 10 ملیۆن یورۆ واتە نووسەری کورد سکرپت نووسی کورد دەبێت پێش ئەوەی بەخۆی بلێ سکرپت نووس یەکەم تێبگات سکرپت چییە دوو تێبگات تەنها بابەتێکی هەبوون ئەمە مانای ئەوە نییە ئەتوانێت بیکە بە سکرپت چونکە نازانێت سکرپت بنووسێتەوە و بە ئاستێکی زانستی و جیهانیە بنووسێتەوە دوای ئەوەش کە ئەم شتە ڕوویدا بە تەنیا بەس نییە چونکە فیلم کاری تیمە دەبێت بەرهەمێنەری کورد چاوی جیهانی هەبێتن شارەزایی جیهانی هەبێت دەبێت ئاکتەران دەرهێنەران چونکە فیلم کاری تیمە ئەمە چاکترین ڕێگایە بۆ ئەوەی فیلمکاری کورد سکرپتنووسی کورد خۆی بگەێنێتە جیهان چونکە کوردستان خاوەنین چیرۆکی زۆر نایاب و زۆر نازدارە بەڵام بەداخەوە تاکو ئیمڕۆ زۆربەی زۆری فیلمکارانی کورد سکرپتنووسانی کورد چاویان لە سۆز و زیکپێستان و ئەوەی کەوا کەسێک ینی بڵێ خەمیان بۆ بخوا چاویان لەم بوارە فیلمکاریە کردووە ئەوەی کە پێڵێن فیلمی باوکە ڕۆیی ئەوەی کە هەریانوێ خەڵک بەزەی پیان نابێتەوە ئەوەی کە ئەیانەوێ خەڵک بەزەیی پیان بێتەوە ببورن واڵێم لە دوو لاپاڵە فێستیڤاڵە هەندێک کەس هەند کوردە ناسن و ئەزان کورد زۆریان بەسەرا هاتووە پژگیریانەکەن بۆی خەڵاتی وەرگری و لە کوردستان دەوڵ و زۆرنا لێدەن بەڕاستی ئەوە هەرچەندە جێ دڵخۆشی ئەو من دەستیان خۆش بێ بەڵام بەڕاستی ئەوە جێی شانازی نییە چونکە ئەوە نییە کە ئەمان گەێنێتە جیهان ئەوە نییە کە ئەمان گەێنێتە جیهان لە یادت نەچێ کاتی خۆی کە یۆڵماز گونای گەیشتە سەر پایەی بردنەوەی لە 1982 لەکان کە شان بەشانی دەرهێنەری یۆنانی فیلمی مشن بە یەکەوە لەکان پامدۆریان بردەوە ئەوە تەقیەوە هەرچەنی ئەو مەبەستی نەبوو وەکو فیلمێکی کورد دروستی بکاتن بەڵام ئەو کاتە ئیتر مۆنتێرەکەی بوو یاخو بەرهەمێنەرانە سیویسرایەکان بوون لەسەر سکرینەکە کە نووسیان کوردستان ئیتر بوو بە بوارێکی کورد و کورد باس و کورد باس و کورد باس ئێمە بۆی بتوانین چی خزمەتی سینەماکەمان بکەین چی خزمەتی نەوەکەمان بکەین چی خزمەتی کوردستان بکەین دەبێت چاومان لە زۆر بەرزتر بێت دەبێت سەندانس بەرینەوە دەبێت ئۆسکار بەرینەوە دەبێت بافتە بەرینەوە دەبێت تۆڕۆنتۆ خەڵات یەکەمی بەرینەوە دەبێت پێشبرچەی سکرپتەکانش بەرینەوە بۆی ئەمەش دروست ببێن ئەمە کاریەوێ کاریوێ مەبەستمان چییە کاری ئەوێ ئەگە سکرپت نووس نیت تکایە بابەتێکی نازدارتەیە خۆت مەینووسێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگە سکرپت نووسی کاتێک کە سکرپتەکە تەواو کرد یەکسەر مەڕۆ بیخەیتە بازارەوە یان بینێری
نا چونکە هەر سکرپتێک بەلایەن کەمەوە کورت یان درێژ پێویستی بەوەیە بەلایەن کەمەوە 5 تا 15 جار بنووسرێتەوە و پێداچوونەوەی بۆ بکرێتەوە و ئەوەی پێڵێن سکرپت ئێدیتەر تەمەشای بکاتن دوایەوە ئەوان بۆچوونی خۆیانت پێ ئەوسا کەوا سکرپتەکەت پێداچوونەوەکانت کرد و گەیانتە ئاستێکی زۆر زۆر بەرز هەموو سکرپت نووسێک سیلڤەستەر ستالۆن نییە کە ڕۆکی بیلباوە ئەنووسێتەوە بە 3 ڕۆژوونی و دواییش فیلمەکە ئۆسکار وەرەگرێت بەڵام لە یادت نەچێ پێشتر سیلڤەستەر ستالۆنێ دەیان سکرپتی نووسیبەوە کە هەرگیز نەبوون بە فیلم ڕەبزی وەرگرتووە بێگومان زۆر ڕەتکردنەوەیکی زۆری وەرگرتووە تاکو و گەیشتۆتە ڕۆکی بلبەوە واتە تو خەڵ سەرەکیت ئەوەیە بۆ ئەوەی بتوانانی خۆت بسەڵمێنی دەبێ بنووسیتەوە واتە دەبێت ڕێگای مەترسی بگریتە خۆت و ئەوەش بگریتە خۆت ڕەنگە ئەو سکرپتت هەرگیز نەکرێ بە فیلم ئەمە خاڵ یەکەم دوو دەبێت بەڵێ بەڵام ناش بێ کۆڵ دێ بێ بەردەوام بی نۆ خاڵی ئەزایی چۆنە تۆ کە ئەڕۆیتە ناو فیلمکاریەوە لە ڕاستیە فیلمکاری بۆ دروستکردنی پول و پارە نییە چونکە ئێستا من مرۆڤی گۆ خۆم بێپارەترین کەسم لە جیهانە و هیچ شەرمشی ناوێ ئەلێم لەبەرەوە شواڵێم چکە زۆربەی زۆری ئەوەی کە دەستمەکەوێت دوایی ئەیخەمە ناو بەرهەمەوە بۆ فیلمەکانە فیلمەکانی پێ دروستەکەم بۆ نمونە دوا فیلمم ئێستا بە ناوی دوا کورتە فیلمم بە ناوی من لەکوێ بووم کە لە مانگی سێیا شوتم کردو لە مانگی حوتە تەواومان کرد پۆست پرۆدەکشن و گشتی تەواو بوو ئیمڕۆ وەرگیراوە لە یەکێ لە بەرزترین فێستیڤالەکانی جیهانە کە لەژێر باڵی ئۆسکار و بافتایە و لە ژێری باڵی بیفایە هیوایەکی زۆر بەرزم پێ هەیە بە پارۆپولی خۆم دروستم کردووە ئەمە پێویستە تۆ پێویستە واتە مەترسی گرتن بە خۆتەوە پێویستە هیلاکی پێویستە بەڵام پەلەکردن زۆر هەڵەیە زۆر هەڵەیە و هەروەها تێڕوانون و بۆچوونی ناوچەیی زۆر هەڵەیە پێویستە هەوڵدەی جیهانی بێت شەرم لە خۆت مەکە و تو تەمەشای شتێ بکە ئێمە جگە لەو هەموو بربەست و کێشە و ناخۆشەیە کە هەمانە زۆربەی زۆری فیلمکاران کورد نووسەر سکرپت نووس بێ دەرهێنەر بێ زۆربەی زۆریان دژ یەکتری کارەکە ئێ باشە هەمانەوە نیمانە بە 50 ئەیژمێریتن بە هەزاران چیرۆکمان هەیە کاتی خۆی پازۆلینی یاریدەدەری دەرهێنەری یەکەمی فێلینی بوو کە چوو یەکەم فیلمی خۆی دروست کرد فیلمی ئاکاتۆنێ کە باشترین سەرکەوتنی بەدەستێنە بە هیچ جۆرێک بە پێچوانەوە من چەند جار گوتومە بە فیلمکاری کورد پێم خۆشە وەکو فەرست ئەسیستەن دایرەکتەر وەکو یارمەتیدەری دەرهێنەری یەکت کار بکەم بۆی پشتگیریت بکەم زۆر گرینگە ئێمە پشتگیر بین لە ناویەکە وە سود وەرگرین لە شارەزایی یەکتر چونکە هەمانە من بەخۆم بەڕاستی ئێستانا تاکو 10 ساڵی تر بدوێم لەسەر بواری فیلمکاری و سینەمایە تەواو نابم ئێ باشە ئەو هەموو شارەزاییەکە هەما ئەو زانیاریەی کە هەما بۆ نەیبەخشم یاخو بۆ دەرهێنەر و فیلمکارێکی تر کورد وەری نەگرێت ئەی بۆ جیهانەکان وەرکشۆپێک دروست دەکرێتن بەرزترین دەرهێنەری وەکو مارتن سکۆرسێزێ چێتیایەدا دەنیشێت بەبێ هیچ شەرمێک چونکە زانستی نووسینەوەی سکریپت و زانستی فیلمکاری زیندووە بەردەوام لە گۆڕانکاری و گەشەیە کێ پێش 20 ساڵ پێش ئێستا باسی ئەوەی دەکرد باسی نێتفلیکس و ئەمازۆنی دەکرد ئیمڕۆ بەو شێوەیە ببورن بەیەک پەلەیەک یەک خاڵێک هەیە دەمەوێت ئەوش باز بکەم ئەوسا ئەچینە سەر پرسیار و وەڵام زۆربەی خاڵەکان منسی بۆەوە خۆم ئامادە کردبوو بینە سەر خاڵی ئەوەی شانست بوو سکرپتی تو وەرگیرە کرا بە فیلم کە کرا بە فیلم با لە کاتی خۆم دەرنەچم باشە کاتم ئاساییە کاک کەیبار
ئێمامانەیە بابەتەکە بە تێر و تەسەلی بگاتە خەڵک جۆمە دەکات جان هیوادارم بێزارتان دەکەم چکە من زۆر زۆر عاشقم زۆر بە تینەوە چمەنا نا سەرچاوەیە یعنی پێویستمان پێێتیوتانێ من خۆم ئێستا شتی تازم لێت وەرگرت ئاگام لێ نەبوو بە تایبەتەوەی نامەکە ئاساییەکان بەڵێ بەڵێ دوای باشەجان باسمان لە پێشبرچیەکان کرد دوایش من لەسەر فەیسبووکە هەم لە تویتەرە هەم لە لینکدئینە هەم لە هەر کاتێکە هەر هەوادار عاشقی فیلمکاری کورد تازە کۆن هەر بوارێ بەرهەمێنەر پرۆدەکشن کۆمپانیا هەر پرسیارێکیان بۆ هەر کاتێک پەیوەندی بە منەوە بکەن بەسەر چاو ئەوان پێش بە فیلم دێن بۆ من چونکە ئەوەی پێمە ئەمەیە بیبەخشم ئێستا باسی پێشبرچیەکانمان کرد بەو ئاستە باشەکە ئەتوانین باسەکە زۆر زیاتر هەڵەگرێ بەڵام بەو ئاستە سەرچیەکەمان باس کرد با بینە سەر ئەوەی بڵین سکرپتەکەت وەرگیرە سکرپتەکەت کرا بە فێم ئێستا پێویستت بە بازارە لێرەیە پێ دەوترێتن دیستریبیوشن بڵاوکردنەوە وزەی سەرەکی و هەناوی فیلمە بۆ سەرکەوتن لە جیهانە بۆیە لە ڕاستیە لە سەرەتادا وگوتم هەنگاوی پەرەپێدان لە بەرهەمهێنانی فیلمە گوتم 5 هەنگاون هەنگاوی پەرەپێدان گوتم زۆر گرینگە چونکە لە وڵاتانی پێشکەوتووی فیلمکاریە کاتێک کە بەرهەمهێنەرەکان کۆمپانیای بەرهەمهێنان سکرپتێک دەگرێتە خۆیەوە پێش بەوەی بڕوا بیکا بە فیلم هەر لە ئاستی سکرپتە هەڵەسن پاکەتێک دروست دەکەن ئەو پاکەتە پێی دەوترێتن پیچینگ دۆک واتە پاکەتی پێشکەشکاری ئەمە دەبێ بە تایبەت جارێکی تر بە تایبەت باسی کەین پاکەتی پێشکەشکاری چییە بۆ چۆن خۆی بابەتێکی تایبەت زۆر گرینگە با بڵێن دروستیان کرد دوایەوە کە دروستیان کرد هەڵسن بۆ کوێیانێرن بۆ دوو لایەنێرن یەکێکیان بۆ ئەو کەسانەی کەوا دەتوانن سەرمایە بخەنە ناو بەرهەمەکەەوە ئەوانە پێیان دەوترێتن ئینڤێستەرز ئەو کەسانە کە سەرمایە خەنە ناوەوە جا ئایا ستودیۆ بێ یان کەسانێکن لە ئەوروپا زۆر دەوڵەمەنن یان لە ئەمریکا زۆر دەوڵەمەنن فیلمێکی زۆر باش کە دێتە بۆیان دەنێردرێتن ملیۆنی چیتیەکەن دوای ئەو فیلماگە 400 میلیۆن دروستکە بۆنا قازانجیی زۆر باشەکە ڕێژەی خۆی وەرەگرێت بەڵێ ڕێژەی خۆی وەرەگرێتن ئەمانە پێیان وترێ ئینڤێستەرز و بۆ لایەنێکی ترش کە ئەینێرن ئەو پاکەتە ئەوەیە کە پێیان دەوترێتن دیستریبیوتەر بڵاوکەر بۆچی ئەینێرن بۆ دیستریبیوتەرەکە ئەوەی کە دارایەکە پارەکە ئاخەتە ناوی کە پاکەتەکەدا ئەگاتە دەسی و سێری دەکا و بەدڵێتی یەکەم پرسیار کە دەکات لەو کۆمپانیای بەرهەمهێنانە کە بۆی نردووە دەڵێت ئایا دیستریبیوتەرت هەیە بڵاوکەرت هەیە بۆ ئەو فیلمە بۆ ئەو پرسیارێ لێ دەکات ئەگەر وتی بەڵێ بڵاوکەرم هەیە واتە پێشتر ئەو دیستریبیوتەرە ئەو فیلمی هەڵبژاردووە و بەلایەن کەمەوە لە دا زەویە ساغی کردوێتەوە مەبەستمان چییە لە زەوی بە ئینگلیزی پێڵێن تەریتۆری هەر وڵاتێک دابەش کراوە بەسەر تەریتۆری ئەمریکا تەریتۆریەکە بڵێن بازار بۆی ئاسانی واتە ئەو دیستریبیوتەرە هێشتا فیلم دروست نەکراوە لە بازاری ئەمریکایە مسۆگەری کردووە کە فیلمەکە تەواو بوو بەلایەن کەمەوە 8 هەفتە لە سینەماکانە کار دەکات لە سینەما سەرەکیەکان پێیان دەوترێتن مەینستریم سینەما لاوەکی و شانەکانش پێیان دەوترێت ئارت هاوس ئۆکەی دیستریبیوتەریان جیاوازە ئەکەوێتە سەر ناوەڕۆکی فیلمێکی ستودیۆ ماڤڵ کە دروستیەکاتن ئەڕواتە مەینستریم ئەوەی تر ئەڕواتە ئارت هاوس ئەگەر تو دیستریبیوتەرت بوو واتە لە یابان نیشانە درێتن لە ئەوروپا نیشانە درێت لە وڵاتان نیشانە درێتن ئەو کات یەس بەرام هێنەر و خاوەند پارە و ئینڤێستەر و ئامازۆن و نێتفلیکس هەمووی دێنە پێشەوە پارەی تێکەن تەلەڤیزیۆنەکانش وەکو BBC کەناڵ 4 ڕای ئەوانش کە
پاراخەنە ناو فیلمەوە پارەی تێکەن بۆیە لە سەرەتایە کە فیلمێک دەبینی جوان تێڕوانە دەنووسێت کۆمپانیای فلان فلان پرزنت کۆمپانیای فلان فلان پرزنت ئین ئەسۆسییشن لە بەشداریکردن لەگەڵ ئەو بەشداریکردن لەگەڵ بەلایەن کەمەوە 5-6 کۆمپانیایە ئەگە بڕۆیتە سەر IMDb و بخوێنیتەوە بزانیش لە کرێدیتی کۆتاییە چەند بەرهەمهێنەر پرۆدیوسەر بەشداری تیا کردووە جاری وهەیە یەکێکە جاری وهەیە 5 جاری وایە 15 بەرهەمهێنەری تێدایە ناو واتە تۆ لە بەش لە هەنگاوی پەرەپێدانا زۆر گرینگە بتانی دیستریبیوتەر هەڵبژێری چونکە کە دیستریبیوتەرت نەبوو فیلمەکەت دەمرێ ناڕاتە هیچ چۆ لەوانەیە لە یەک دوو لا فێستیڤاڵە تەواو بێ بەڵام ئەگەر ئاستی فیلمەکەت بەو شێوە جیهانیە و زۆر بەرز بێت وەکو بۆ نمونە فیلمی پاول پاڤلۆڤسکی دەرهێنەری پۆڵۆنی ئاستی وا بەرز بێتن وەکو فیلمی کۆلد وۆر ئەو چی دەکاتن ئەو لە ئاستی ئەوەیان نییە لە سەرەتایە بڵین دەکاتی پەرەپێدانە بڵاوکەر بدۆزێتەوە دیستریبیوتەر بدۆزێتەوە چی دەکات فیلمەکەی بە ئاستێکی زۆر بەرز هەوڵەدا دروستکە تاکو بتوانێت لە فێستیڤاڵە هەرە بە باڵاو بەرزەکان خەڵاتی یەکەم وەرگێت ئەو کاتە ئەگەر خەڵاتی یەکەمی وەرگرت یاخو بتوانێت لە بافتا یان لە ئۆسکار یان لە بیفا خەڵاتی یەکەم وەرگێ یاخو خەڵات وەرگێ نۆمینەیشنش بێتن لەو ئاستی ئۆسکار و لەوانەیە هەر هەمان گرینگە ئەگەر گەیشتەوە ئاستە ئەوسا دیستریبیوتەرەکان دێن فیلمەکەی لە یەکەم و بڵاوێکەنەوە با بڵێن متمانە کرێدتیاندا دروست دەکات یعنی بە کە بەشداری ئەو جیانەی کردتر جێ متمانەیە ئەمان پەیوەندی پێواکەن بەڵێ واتە لێرەیە بۆمان ڕوونەوە بوو فێستیڤاڵ خاڵی سەرەکی دروستبوونی ئەوەیە کە بازار دابین بکاتن بۆ فیلمکار ئەگەر هەڵا نەبم باسێکی تێروتەسەلمان کرد سەبارەت بە بوارەکە بۆ نمونە لە تەمەشای فیلمێک دەکەی لە سەرەتایە ئەبینی دێتە دەرەوە بۆ نمونە فیلمی پاشای ئەڵقا لۆرد ئۆف دە ڕینگ لە سەرەتا کە دێتە دەرەوە ئەلێ نیو لاین سینەما چێیە نیو لاین سینەما چێیە دیستریبیوتەرەکەیە ئەوەیە کە بڵاوێ کاتەوە لە جیهانە ئەو فیلمە چۆن دروست بوو پاشای ئەڵقەکە ئەوەنە بەناوبانگە چۆن دروست بوو دەرهێنەری فیلمەکەیە کۆمپانیایەکی هەیە لە نیوزیلند کۆمپانیای پرۆدەکشن کۆمپانیای هەیە هەستان پاکەتەکەیان دروست کرد پێشەوە ئەو پاکەتەی گەوتم جارێکی تر باسەکەین پاکەتەکەیان دروست کرد و بردیان بۆ هۆلیوود پێشتر خۆی یەک دوو فیلمی دروست کرده بوو ئەوەندە ناودار نەبوو پیتەر جاکسن یەک دوو فیلمی دروست کرده بوو پاکەتەکەیان کە برد بۆ هۆلیوود و نیشانیاندا لەوێ شتەکانیان نیشاندا و دەیانەوێت چی بکەن لەم پەرتوکە نازدارە کە پەرتوکێکی زۆر بەناوبانگ و جیهانیە و بیکەن بە سکرین پلەی و ئەوش دوایەوە بیکەن بە فیلم هۆلیوود پاکەتەکەی زۆر بەدڵ بوو ڕازی بوو چێ وەریگرت نیو لاین سینەما دیستریبیوشنەکەی وەرگرت بۆیە زۆر گرینگە بزانین دیستریبیوتەر چییە دیستریبیوشن مانای چییە و چۆن دەگەین پێیان و هەر بازارێکش دیستریبیوتەری جیاوازی خۆی هەیە بۆ نمونە تۆ بۆی بتوانانی فیلمێک لە فەڕەنسایە بڵاو بکەیتەوە دەبێت لەگەڵ دیستریبیوتەری فەڕەنسیا ڕێکەوی زۆر گرینگە ئەو دیستریبیوشنە چونکە ئەو دیستریبیوشنە هەوڵەداتن بەرزترین پارە پەیدا بکە بە نیشاندانی ئەو فیلمایتر لە سینەماکان بێتن لە تەلەڤیزیۆنەکان بێ لە پلاتفۆرمەکانی نێتفلیکس و لایەنەکانی تر بێ بۆچی ئەو بەشی هەیە چەند بەرزتر پارە پەیدا بێ بۆ فیلمە ئەو بەشەکەی بەرزترە قازانجش لەکوێیە لەوەیە کەوا هەموو فیلمکارەکان هەنگاو بە هەنگاو هەمویان پارەیەکی باشیان بۆ دێ بۆی بتوانن بەرهەمێکی تر دروستکەن ئەی خۆ بە خۆڕایی ناکرێ هەتایە
لە تۆ بڕۆ بۆ لای کەبابچیەک جارێک کەبابێ بخۆ بە خۆڕایی ڕەنگە لێت خۆش بێ کورد بە سۆزە دەبڕۆ دوو جار لێ بخۆ پێڵ با بچیە گاڵتەمان لەگەڵی بازار زۆر گرینگە دیستریبیوشن بۆی بتوانێت فیلمەکەت ساغ بکاتەوە تاکو بەرهەمی بێ نەک تەنها لە ناو کوردستان یاخۆ لە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست لە هەموو جیهان لە هەموو جیهان تاکو بتوانیت پولێکی باش بگەڕێتەوە بەرهەمی تر دروستکەیت و بەرهەمی بەرز دروست بکەیت ئەوەش زۆر چاک بزانە ئەو دیستریبیوتە کە ئەیگرێتە خۆیەوە دەستگایەکی تر هەیە کە پارەکە کۆکاتەوە ئەو دەستگایەش سەرپەرشتی زۆر بەتینی هەموو فرۆشتنەکان دەکات یەک دانە بلیتێک نادزرێ چونکە ئەو کەسێکە دیستریبیوتەریەکاتن دزی بکات دزی لە خۆیەکە لەبەرەوەی ڕۆژێک ئاشکرا بێ دووەمیش فیلمکارەکە مەلەلەکە فیلمکارەکەت مەلەل کردواتە و فیلمکارە ناتوانێت جارێکی تر فیلمی زۆر نازدار دروستکە ئەمە بەسمەوەی لای خۆمان نییە بڕوا هەر ئاوا نووسەرێک و دەرهێنەرێک یاخۆ هەر دەرهێنەرەکە خۆی نووسری شە و ئەڕواتم بۆ لای وەزارە و یان بۆ لایەنێکی تر و 500,000 دلار وەرەگرێ و 250,000 کاتە گیرفانی خۆی و 250,000ەکەی ترژی نیوەی ئەمانەی خۆن و نیوەکەی ترشی ئەمێنێتەوە هەر کەسو بە 5 دلار بە $10 بە 15 دلار کار بکەن دوای فیلمێکی زۆر سەقەت دروست دەبێت و ناگاتە هیچ شوێنێک و فیلمەکە دەمرێت مێژووی کوردستانمان پڕە لەو دەردا کۆمپلیت پڕە لەو دەردا کە بۆتە نەخۆشیەکی زۆر گەورە ئەمە بۆتە کولتورێک کە ئێمە دەبێ لەو کولتورە دوورکەوینەوە و بزانین فیلم کاری تیمە هەر یەکمان لێرە پرسیارێکم هەیە کاکەیان چونکە پەیوەستە بۆی کە ئێستا باسەکە پرسیارەکە من نامەیە بچینە سەر باسی کوردستانەوە یەک دنیا گرفتە ئێمە لێرە ئەمانەیە فیلمساسی کورد لەو کێشانەی بازاڕی کورد و دەسەڵاتی کوردی و حزب بۆوانەی کە پشتیانە گرن و پارەیان دەنێ لەو ڕزگاریکەین لەو گەندەڵێ دەریکەنێ دەرەوە بێتە سەر ڕێشکە جیهانیەکە وەربگرێ و سوود لەوە وەربگرێ بابڕین لەگەڵ دیستریبیوشنەکانە چۆن ئەم فیلم سازە دەرهێنەرە یان ئەکتەرە یان هەر کەسێکە ئەم فیلمە پارەکەی خۆی چۆن بە ڕێگای یاساییەکە دەسەکەوێ و بە ئەو بڕێی کە پێی ئیمزای لەسەر کردووە کۆنتراکتی لەسەر کردووە چونکە کاک بەهمەنی قوبادی باسی ئەوەی کردوتی من ئەوە گرفتمە بەردەوام حەقم خوراوە اینجا منیش ئەمەیە بزانین ئەمە با ڕوونکەینەوە چی بکەیت بۆی ئەو حەقەی نەخورێ کاک بەهمەنی قوبادی حتمما ئاگای لەو خاڵانە نەبووە بەڵێ فەرموو دوو ڕێگامان هەیە یەکێکیان پەیوەندی کردن بە دیستریبیوتەرەوە بە بڵاوکەرەوە کاری نە ئەکتەرە نە دەرهێنەرە نە نووسەرە کاری بەرهەمهێنەر و کۆمپانیای بەرهەمهێنانە پرۆدەکشن کەمپەنی دەبێ ئاگادار خاڵێک بی بەرهەمهێنەر هەیە سەربەخۆ کارەکە بەرهەمهێنەر کە سەربەخۆ کار دەکاتن فیلم دەگرێتە خۆی ئەچێ پارەی بۆ پەیدا دەکا دەیکا بە فیلم بەڵام پرۆدەکشن کۆمپانیا زۆر ئاستیان بەرزترە لەنا ئەو پرۆدەکشن کۆمپانیایە ڕەنگە 3 بەرهەمهێنەر کاری تیابکە ڕەنگە 10 بەرهەمهێنەر کاری تیابکە هەر یەکێک لەوانە لە بەشێکە ئەوان کاری ئەوانە کاری بەرهەمهێنەر و پرۆدەکشن کۆمپانیایە کە پەیوەندی بکەن بە دیستریبیوتەرەوە ئۆکەی کاری ئەوانە پەیوەندی بکەن کە ئەوان پەیوەندیان کرد و گرێبەستیان کرد لەگەڵ یەکە وەکو گوتم لەوەیە دەستگای سێمش هەیە کە دێتە ناو دەستگای سێم ئەمە پێوترێتن تاڤگا وۆتەرفۆڵ ئەمەش دەبێ باسێکی ترە بوارێکی ترە باسیکەین چۆنچۆنی کاتێ بلیتێک لە سینەمایەک دەفرۆشترێ بە $10 ئەو $10 چۆن بەش دەکرێت لە هەنگاوەکانە ئۆکەی لێرەیە وەکو گوتم بەهۆی گەرانتی و مسۆگەرکردن بەڕێکوپێکی هەموو دەستگاکان پسپۆرن کەسێک پولی کەسێک ناخوات کەسێک مافی ناخورێت ئەمە لە دەرەوە لە کوردستان نە ئەو دەرهێنەرە بەرهەمهێنەرە شارەزایەمان هەیە پرۆدیوسۆر
ناو پرۆدەکشن کۆمپانیا شارەزایەمان هەیە کە بتوانێت بەو ئاستە زمان جیهانیە بدوێت لەگەڵ دیستریبیوشنە لەگەڵ دیستریبیوتەرە دەبێت چی بکەین یەکێکیان دەبێت پرۆدیوسەر پەروەردە بکەین کە بتوانێت بگاتە ئەو ئاستە کۆمپانیای پرۆدەکشن کۆمپانیا پەروەردە بکەین کە بگاتە ئەو ئاستە دوو بۆ ئەوەی ئەوە دروست ببێ پێویستە بەرهەمهێنەرێکی جیهانی بگرینە خۆمان کە کرێدیتێکی زۆر باشی هەیە کە پێشتر شارەزایی زۆر لەو بوارانە هەیە کە فیلمی دروست کردووە و گەیشتونەتە ئاستی سینەما و بازار بیانێنینە کوردستان ئەگەر پولێکی زۆرشیانەوێتن بیانکەین بە پردێک لە نێوان خۆمان و دەرەوەی وڵات واتە مەبەستم ئەوەیە کاتێک کە فیلمێک کوردستانی دروست دەکەین چونکە بەرهەمێنەری زۆر نازدارمان نییە بەڵام کەسمان هەیە سەرمایە بخاتە ناو کەسی باشمان هەیە کەوا پارەی هەبێ و بیخاتە ناو بازرگانی بکە نەک بەخێر بیکاتە ناو دەبێ واز لەو بیرانە دێنین دەبێ ئەو کەسێک کە ئەیخاتە ناو لە پێنایەوە بیخاتە ناو دوایی دەقات بۆی بێتەوە بۆ ئێمە ڕوو بدات دەبێ بەرهەمهێنەرێکی بیانیمان هەبێ لەگەڵ یاخو بەرهەمهێنەرێکی کورد کە ئەو ئاستەی بەرزە و ئەو شارەزاییەی هەیە من کە فیلمی من سامیم دروست کرد کە ڕەنگە هەمووتان ئاگادار بن ڕێکۆردی شکاندووە لە ناو فیلمی کووردا دایسە لە 150 لە 158 فیلم فێستیڤاڵی جیهانیە نیشان دراوە و لە کۆتایی مانگە لە شیکاگۆ وەک خۆت پێشێکی باست کرد لەوێ نیشان دەدرێت چونکە یەکەم جارم بۆ چوومە ناو بازارەوە دوو بەرهەمهێنەری بەریتانیم لەگەڵ خۆمێنایەوە بۆ کوردستان شان بەشان ئەوانە فیلمەکەمان دروست کرد ئۆکەی دوا فیلمم من لە کوێ بووم خۆم بەرهەمهێنەرم چونکە ئێستا شارەزایەکەم زۆر زۆر باش لەو ئاستەیە بۆچی فیلمی من سامیم کە دروستم کرد بەهۆی ئەوەی 53 خەڵاتی جیهانی بردەوە لە لۆس ئانجلس دیستریبیوتەر ئەوەی پێیانەوترێتم شۆرت ئینتەرناشنال لە لۆس ئانجلسی ئەمریکا گرتیانە خۆیان و بڵاویان کردەوە بۆ ماوەی 5 ساڵ کە کۆنتراتەکەی ئەوان تەواو بوو یەکسەر نامەیەکم بۆ هات لەلایەن کۆمپانیایکی ترەوە فەڕەنسیە بە ناوی گۆنێلا پرۆدەکشن کەوانش جیهانین وتیان لە زوو چاومان لە ئایام سامیە ئێستا کەوا کۆنتراکتی لەگەڵ ئەوان تەواو بووە ئێمە پێمان خۆشە بڵاویکەینەوە واتە دیستریبیوتەر خۆی هاتووە بۆ لای من لەبەری بەرهەمەکەم بەرزە بەڵێ کرێدت متمانە بێگومان ئێستاش بۆ فیلمی من لە کوێ بووم من نەچوومە بە ماوەی هەفتەیەک خۆمی پێوە خەریکەم و دروستیکەم نۆ فیلمی من سامیم ساڵێکم بۆ پەرەپێدان و خۆ ئامادەکاری بردەسەر دوای ئەوەش کە دروست بوو کۆتایی پێهات 1 ساڵ تا پۆست پرۆدەکشن و موزیک و بەزمورە زمان دروست کرد دوای ئەوە ساڵێکی تایبەتی ژیانی خۆممدا پێی بۆ بڵاوکردنەوە بۆیە تەنها ئەو ڕێگایەمان هەیە بۆ ئەوی تووشی مەلە نەبین لەوێ پرۆدەکشن کۆمپانیامان هەیە دەیانەوێت پێیان خۆشە فیلمی زۆر باش دروستکەن گەنجی زۆر نازداری تیا ئەو پرۆدەکشن کۆمپانیانە کە زۆر دڵسۆزن بۆ فیلمکاری کە زۆر دڵسۆزن بۆ بازار کە نایانوێ یەک پولێ بدزن بەڵام نایزانن چونکە ماوەیان بۆ نەڕوخساوە ئۆکەی ڕووبکە لە کەسێک ئەیزانێ بێنە با بژداری بکەن لەگەڵ تا جیهانی بیرکەرەوە زۆر گرینگە فیلم بەرهەمێکی جیهانیە تۆش جیهانی بیرکەرەوە زۆر زۆر سوپاس هیوادارم سەرتانم نەیەنابێتە ژان پێنجخولەکێکم ماوە ئەگەر پرسیارێکتان بێ چاوەکەمی دەست خۆش بێ بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەمە کاک کەیباجان بۆیە من ڕووم لە جەنابەت کرد چونکە ئەمە لەگەڵ ئەوەی کە خەڵکانێکی خوێندویانە بۆیان خوێندووە بەڵام شارەزایی شێوێت ئەبێ لە بوارەکەی بوو بێت ئەبێ ئیشی کرد بێت تووشی بوو بێت ئێستا وابزانم بۆ لیستی داهاتوومان برادێکمانەیە کە هەر لای ئێوەیە کاکە ئالان هەمووان ئەو لەسەر پرۆداکشن و پرۆدیوسەر و دیستریبیوشن و ئەو شتانە ئەمانەوێ ئەوی ژوانێکمان بۆ بڵێتەوە کە ئەو بۆی خوێندووە
اینجا ئەوەی ئەویش هەر پێویستە ئەمەی تۆ هەر زۆر گرنگتر بوو چونکە چوویتە ناو وردەکاریەکان ئێستا هەنێ پرسیارێ ئەمێ بچینە لای پرسیاری برادران ئەمێ بزانم ئەم ئەڵێ فیلمی کوردی ئیتر ئەگەر گروپێکە یان کتاکە کەسێکە ئەڵێ لە چی سایتێک سکرێپتی هۆلیود یان جیهانی هەیە کە فیلمسازانی کورد سوودی لێوەربگرن باسم کرد لە گوگڵا سێرچی بکە زۆربەی زۆری پلتفۆرمەکان کراون پێویستت بۆیە سکرپتەکەت بە ئینگلیزی بنێری پارەی بەشداریکردنەکەی خۆت بدەیت گرنگ نییە خەرچی چۆی لە چ وڵاتێکەوە هاتوویتە ئەتوانی بەشداری بکەیت لە سکرپتەکان لە پلتفۆرمی سکرپتەکانە لەوانە شۆر سکرپت لەوانە سکرین کرافت لەوانە پیج لەوانە وی سکرین پلی لەوانە ئەپەلوزە گەلێ زۆرن ئەوە هیچ زۆربەی برادران سڵاو ڕێزیانە بووە هەموو سڵاو ڕێزەکانیان دابنێم لەگەڵ هەموو کاتەکانە بۆیە نامەوێت وەڵامیێوان بدرێتەوە بەس بچینە لای کاکاوە معینفەر کاویش هاوڕێیەکی خۆمانە لە فیلمسازان کۆمەڵێوانەی لەسەر فیلم نووسین وتۆتەوە و لە ڕۆژەڵاتی کوردستانەوەیە ئەڵێ سڵاو و دەستان خۆش دەستخۆشیتان لێکەم ئێستا بۆ پاراستنی سکرێپتەکان جیا لەوە کە بۆ خۆتی بەنامە پۆستکەی ئەتوانی بۆ خۆتی بە ئیمێڵیش بینێریت هەر هەمان کارەکات چونکە لە ئیمێڵەکەت ئەمێنێتەوە بێگومان بە سوودا جیاوازێکی لەوەی ئەگەر بێت و گواتە ئاستی دادگا و پارێزەر و ئەوان ئەو زەرفا لە دەستیان بێتن گەلێک گرنگتر و باشترە لەوەی لە کۆمپیوتەرە لە لاپتۆپە ئیمێل بکەیتەوە بەڵام بێگومان ئەوش دۆکومنتە دەکرێت بەس من لێرە بۆ چوونەکەم شتێکی کەیەوەی ئیمێل گەلە جار لەوەیە دەستکاری بکرێ گەلێ جار لەوەیە وەکو نامەکە نییە کە ناکرێتەوە ئەتوانێت بینێرە بەسەرم بۆ منی بنێرێ من لە دەرەوە بۆ کەی بەهاری بنێرە کە لە دەرەوەیە کاکەی بەهار نەیکاتەوە نایکاتەوە تاو بۆتی هەڵەگرێەوەی پارێزێ لای خۆی ئاوا کەسێکی جێمتمانی خۆی کە نەیکاتەوە بەڵێ نامەکە گیان زەرفەکە دەبێت بۆ خۆت بینێری بۆ خۆت دەبێت خۆی بۆ خۆی بنێرێ یان مەسەر بۆ خۆی ئەنێرێ من بۆ ئەوی بنێرمەوە ئەبێت بەڵێ ئەبێت بمەرجە نەیکاتەوە ئەوە لە ڕۆژەڵات و لە عێراق و لە وڵاتانە مشکیلەیە هەر لە پۆستۆفیسایکەنەوە ئەوە بەداخەوە بەڵێ بزانین مامۆستا جوانە ئیش پرسیارێکی لە دەست خۆش زۆر جوان بابەتەکەت باس کرد بابەتێکی گرنگ بۆ ڕەشبین نیم بەڵام بۆ ناوخۆی کوردستان لەم هەنگاوانە زۆر سەختە چونکە هەر خۆت باست کردێمە بە هیچ شتێک یەکگرتوو نین کاری تیمیش بە زانیاری باش و یەکگرتووی سەرکەوتووە بێت گومانیتیانە کێشەیەکی زۆر گەورەیە هۆیەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی زۆربەی زۆری فیلمکارانی کورد چین و سەرچی دەرهێنەر باوەڕیان بەخۆیان نیە ئەگەر تو باوەڕت بەخۆت هەبێ بەو پەڕی خۆشیەوە داواکەی لە هەموو کەسێک کارت لەگەڵا بکەن گرینگە پەروەردەگاری زۆر گرینگە خۆمان پێ بگەێنین نەک باز بدەین هێشتان لە بوارەکە باش نەزانین و باز بدەین بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە هیچ پرسیاری کەسی کە نەما ئیتر نازانم خۆت لە دوا بابەتە ئەگەر شتێکت هەبێت خۆشحاڵم کاکەی بارکەن جان دواخاڵم ئەوەیە کە خۆت هێناتە ڕوو گومانەوەی نییە کە زۆر جار لە ناو کووردە باز دێتە پێشەوە باز لە ماستەر و دکتۆرا و ئەم شتانە دەکرێتن هەرچەنێ منش سێ چوارێکم هەیە بەڵام فیلمکاری پراکتیکە بەڵێ پراکتیکە سکرت نوین پراکتیکە بەوە نییە تۆ بڕۆی دوو پەرتوک بخوێنی تۆ بێ لەم لاوە پەرتوکێ بنووسیەوە لەسەر سکرێت تو دەبێت چەندان سکرپتت نووسی بێتەوە پێشوی تێبگەی لە سکرت نووسین یەکەم کەسی کە یاسای داڕشتنی سکرپتی دانا سیتفیلد ئەو لە کاتێک توانی ئەو کارە بکاتن چونکە بۆ ستودیۆ کارێ کرد بە هەزاران سکرپتی خوێنەوە ئەو جا دوای هەزاران سکرپت خوێندنەوەکە بۆی دەرکەوت کە لە ناویانە باشە جانوە هاتم تاوا بوو
ببوورە ئەمێوارەیە لەلایەن هاوڕێکی ئیتالیمەوە زۆر هاوڕێکی ئازیزم بانگێش کراوم بۆ خواردن پێم گوت بوو کاژمێر هەشت بێم ڕەنگە بکاتە دەی کوردستان بەس ئاسایی ئەو دوو خولەکەش بۆ ئێوەی کورد لەبەرەوەی من کوردم زۆر خۆشە دێم گیان خێزانەکەمە بۆچی زۆر بۆ دەڵێم پراکتیکە بۆ زۆر گرینگە بێگومان کولتور زۆر پێویستە شارەزایی بێگومان زۆر پێویستە خوێندنەوە زۆر پێویستە بە تایبەت بۆ سکرپت نووس ئێستا لە گوگڵا تو دەتوانیت چەندان سکرپت داگریت داونلۆدیکە بۆ سکرپت نووس زۆر پێویستە سکرپت بخوێنێتەوە چەندان سکرپت بخوێنێتەوە پێویستە فیلمکار تەماشای فیلم بکات پێویستە لێکۆڵینەوە دروست بێت لێکۆڵینەوەی زانستیانە دروست ببێت وەکوێ ئێوە دروستان کردووە کە شتێکی نوێ و زۆر نایابە و زۆر تایبەتە و زۆر دەستان خۆش بێ زۆر پێویستی بە پشتگیریە من دڵم زۆر پێخۆشە بە فیلمسازان وە بە هەمان شێوە دڵنیات دەکەم من پێم خۆشە هەموو فیلمکارێکی کورد لە من بەرزتر و سەرکەوتوتر بێ بۆی بتوانم ڕۆژێ لە زۆر عاشقم بە فیلم زۆر عاشقم بە چوون بۆ سینەما چەند خۆشە بێ من ڕۆژێ لە ناو لەندەنا بسوڕێمەوە پۆستەرێکی فیلمی کوردی هەبێ لە سینەمایەکە و بڕۆم دانشم و ئەو فیلمە ببینم و چێژی لێوەرگرم ئەو فیلمە بە دروستکردن بەو ئاستە سەرکەوتویە بە وەرگرتنی دکتۆرا و ماستەر نابێ ئەو فیلمە بە هەردوو لا دەبێ بەلایانی بردۆزی و پراکتیک دووبارە و دەبارە دەڵێمەوە تکایە خۆتی بۆ هیلاک کە شایەنێتی کەممان من ئەوە ئەبێتە 42 ساڵە لە ئەوروپام تا ئێمڕۆ هەر هەوڵەدەم ئۆکەی باشی گیان ئەوارەیەکی خۆش دەستخۆشی لەکەم یەک خاڵێکی زۆر گرنگەیە گەلێ جارەبینی سێرەکەین برادێک فیلمێکی داگرتووە دە 15 خەڵاتی وەرگرتووە لە فیستیڤالەکان بەڵام فیستیڤالەکان زۆری دیار نین ئەمەش یەکێکە لە گرفتەکان چونکە تۆ کاتەیە فیلمەکەت سەر بکەوێ ئیشەکەت سەر بکەوێ سکرێپتەکەت سەر بکەوێ ئەبێ فیستیڤالەکان معتەرف بن جێبڕوا بن دوا ڕستەمان بە ئەمە بێ بەڵێ بەناوبانگە لە بەریتانیا لە ئەوروپا و لە ئینگلتەرا reach for the stars واتە خۆت بگەێنە بە ئەستێرەکان بەڵێ بەرز بڕۆ دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم با لە کاتە نەگرین بەو هیوایان لە بابەتێکی کە وەکوتت پێچیان لە بابەتەکانی ترە زیاتر سوودە لێوەربگرین کاکەی بارجان با کاتە نەگرین و دەستە خۆش بێ و زۆر زۆر سپاس شەوێکی خۆش ئازیزان شەوێکی خۆش